بینەرانی عزیز ژیانی ژیان تەوەری دووەمی بەرنامەکەمانە دیارە 4 ساڵ لەمەوە پێش بوو کە مریەم کە یەکێک بوو لە ونبووەکانی هەڵەبجەی شەهید لە دوای چەندین ساڵ لە ژیان لە وڵاتی ئێران گەڕایەوە بۆ هەڵەبجە ئەگەرچی مەراسیمی گەورە و فەوزایەکی گەورەی بۆ نرایەوە بەڵام مریەم کرا بە هاوناس لە هاونازیشەوە دوای چەند ساڵێک ژیان ئێستا ناوەکەی بووەتەوە بە ژیان بۆیە دەمەوێت لەم بەرنمەیەدا یا لەم تەوەرێدا قسە لەسەر ژیانی ژیان بکەین نامانەوە بگەڕێنەوە بۆ سەردەمی مریەم کە خۆشی پێ ڕازینی هەرگیز وانێ مریەم زۆر باشە قسە لەسەرەوە دەکەین لە ئێستادا ژیانی ژیان چۆنە ئەگەرچی دەبێت لە تایتڵی ناوەکەیە بنووسین ژیان کامەران ونبووەکەی هەڵەبجە یاخود دەبێ بڵێن ونبووەکەی هەڵەبجە هێشتا هەر نەدۆزراوەتەوە ئەگەرچی هاتووەتەوە بەڵام هێشتا هەر خۆی نەدۆزیوەتەوە قسەی زیاترەکەین لەگەڵ خودی ژیان کامەران ژیان خان زۆر سپاس بۆ دەرفەتەوە ژیان خان بەخێر بێت بەیانتان باش بەیانی بینەران و بەڕێز باش زۆر سپاس بۆ داواتتان سپاس بۆ توش کوردیەکەت ئێستا ماشەڵڵا تەواو لە من باشتری تابعاان زۆر باشە هەورامیش دەزانی هەی هەنیک دەزانم هەورامەکە چۆن فێر بووی هەورامی نازانم لە لاوشعورم تیا بوو یا لە ماڵ کاک لۆقمان لە هەڵەبجە فێر بووم لە جەنابەت فێر بووم لە برادرانە هەڵەبجەیی هەورامیەکان یان نازانم هەورامی قسم بۆ پێژیان وەڵا هەورامی چنێ فرە خاس مەزانەوە بەس ئەوە کەس نییە چنی چکو هەورامی فێر بیە وڵا ئینانی یانێ تاتەم ئینانی هەڵەبجە و ژیان خان خۆت حەزێ بە زمان و شێوەزار و ئەمانە هەیە تابعاان زۆر محاوەلە دەکەم بەس بەداخەوە دوایەوە کە لە ئیران گەورە بووم نەکە لە ئیران گەورە بووم بەداخەوە لە وێلاتی خۆم دوور بووم لە کەس و کارە خۆمدا بەراوم کەس نەبوو فێرە کوردی و زاراوەکانە کوردیم بکات ئیتر لەو 4 ساڵە خۆم محاوەلە دەکەم تا فێر بم مەسەلان ئێستا برادرانم زۆر محاوەلە دەکەن بەڵام هەر کامێن هەرکام بەشێکی تایبەتیان هەیە ناوچەی گەرمیان و هەڵەبجە و هەورامان و بادینانەوەوانە ینی کامەیت پێ خۆش و کامی بۆ تۆ ئاسان بوو لە سەرەتاکەی وەڵا هەورامەکە لە ناخەمە بەڵام هەمویان بۆ من زۆر باشە وتت تاتە دەڵێ پاسەبی واتت تاتە مەبەستت کێ بێت تاتە مەبەستم لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵە قوربانیانە کیمیابارانە هەڵەبجە هەموو پیاوەکانی کوردستان باوکی منن هەمویان و هەمویان برای منن بەڵام مووقفی کاک لوقمان لە کاتی خۆی کە من گرامەوە بە هەریمی کوردستان مووقفێکی زۆر جیاوازتر لە هەمویان بوو یعنی یەکەم ڕۆژ کە من 3/5/2015 گرامەوە هەریمی کوردستان منی بەردوو لە ماڵە خۆی چەند ئێحتیمامی دا بە مناڵەکانی خۆی لەوە زیاتر تا ئەم دەق یعنی ئەم بەیانیە پیش لەوە بم کە سەلاویشەوە بوو ئێوە بەڕێزەوە کاک جەلال وەکو باوکی ئاگادارێ بووە یعنی ئێستاش ینی بارداوام ئەگەر یەک ڕۆژ غەستنەکەن دەرێت چەنی بیرەح بێنی ژیان لێرە حەقی خۆیەتی سپاسی مەمنونێ خۆی و ماڵ و مناڵ و هەمویانە زۆر باشە ئێستا بابینەوە سەر تەوەرە ئەساسیەکەی خۆمان ژیانی ژیان ئێستا ژیان کێیە ژیان ئەو کەسێکی بەرامبەرتان بەو هێزۆ توانایە دانیشتووە لەکوێ دانیشی ژیان خانێستا لە هەولێرە ژیانت چۆنە من کەوتم چیت بۆ بنووسم وتت بنووسە ژیان کامەران کێیە کامەران باوکە نەدۆزراوەمانە باوکی کە چۆن ژیان ناوێکی جوانە بۆ ئەوە کە هەموو کات لە بیرم دەبێت بە کامەرانی و بەختەواری بژیم ناوێکی حەقیقی نییە کامەران بەس خۆم محاوەلە دەکەم کە حەقیقەت ببەخشم بەو ناوە لە مانای وشی کامەران گەیشتووی بۆیە بەڵێ ئینشاڵڵا کامەرانی زۆر باشە بە ینی ئێستا بەردەوامی لەسەرەوەی کە لە ڕێی DNA یا لە ڕێگاکانی ترەوە بگەڕێ بۆی کە کەسوکارەکەت بدۆزیتەوە یا کۆڵەتیاوە من کۆڵ نادەم بەرداوامم بەڵام ئیمانم نەما بەڕاستی پێتان بڵێم دابڕام یعنی بە هیچ شیوە تەحملم ناوە 1 ساڵ و نیم پێش هەمووتان ئاگادارین لەوانەیە خەڵکە خۆشەویستیش بزانن کە بە بەریارە جێگەرە سەرۆکوەزیران ئێمە لە خەستەخانەی ئەنەب فەحسە DNA مان ناردوو و ئەلەساس ناردن بۆ بریتانیا دوای 1 ساڵ و نیم هێشتا وەڵامەکەی نەهاتووە و من 2-3 ڕۆژە پیش لە هەڵەبجە بووم چوم لای حاکم و 28/10/2018
ریزالت DNA تەوام بوو لە بریتانیا بەڵام بۆچی هێشتا ئێلان ناکەن پێمان ناڵێن کەس نەبوو بە ڤایبەر ڕسمێکی بگرێ و بینێرێتەوە بۆت نۆنەتی حکوومەتە هەرێم لە بریتانیا زۆر ئازیەتی کێشا چۆر سەردانیان کرد وتە ئێمە بەس لەگەڵ ئەو کەسێک ئەو ریزالتێکی ئەو سامپلانەیان ناردوێ معاملە دەکەین و ئەو کەسێش دەڵێ کە وەڵامەکە نەگەیشتووە منش هەواڵەی خۆم کرد تاو ئێستا جارێکی دەست پێ دەکەیتەوە لە گۆشەیەکی تر لە ڕێگەیەکی تر ئەوەندە ماندیم جاری هەر بیری لێ ناکەم پێشە ژیان خەمباسە لەوە کرێستا لە هەولێر دانیشی باڵێ. بۆچی لە هەبڵەوە جۆ هاتوویتە هەولێر و ئێستا لێرە بەچیش و کارێ خەریکی لە هەڵابجە کەسام نەبوو کە لەگەلی بژیم ڕاستێکە لە هەولێریش کەسام نییە کە لەگەلی بژیم بەڵام لە هەڵابجێ گومانم بە دار و بەرد و کۆڵان بە کۆڵان هەڵابجە بوو هەر کەسم دەبینی گومانم ئەمە نەکە باوکەمان بە و نەکە برایەمان بە و نەکە خوشکیمان بە دایکمان بە و ئەو کارە ساتێک گەورەیە کە دوای هاونازبوونیان هێنال بەسەرمان و جوان نییە هینە بەکار بێنم بە شیوازی لە شیوازەکان منیان دیپۆرت کرد لە هەڵابجە یعنی ڕێگا و شوێنیان لە من گرتن نه هیچەوە کاک جەلال بە تەوامی ئاگادارە و ناتوانم هەموو شتی ڕاستە خوغە بەنی بڵێم بگەڕێیتەوە هەڵەبجە من دەچم دەرفەتم هەبێ دەوامم لە هەولێرە تەلەبەی زانکۆم لە هەولێر مەجال هەبێ ئۆتلێ هەبێ یەکسەر جانتاکەم حاضر بەڕ هەڵابجە ژیان خان ئەگەر بێت و کاک جەلال ئەگەر بێت و دایک و باوکت لە کوردستان نەدۆزیەوە تا چەند ساڵی تریش ئەم کوردستانە جێدەڵیتەوە یان هەلێرە بەردەوامە بیت ژیان لە کوردستان بەردەوامە بێت من ماریام هەڵابجەی بووم لە گوگڵی سەرچ بەکان نووسی ماریام هەڵابجەی هاوناز بووم نیشتمان بووم ئامینە بووم سارا بووم گەشا بووم هەناو بووم ئێستا ژیانم بەم هەموو نەهامەتی ئەم هەموو ناوەیە خۆت لە خۆت ئەو کاتێکە سنتەرە مایکرۆجین لە سلەیمانی هەر هەفتە منێکە بە مناڵ ئایلەی در روز جاری من مثلا روز خشک جنابتان بوم به 94 پوینت نازم چند فرقی نیه برای گوره میشانازی بوم دوای در روز بودن نه مثلا تو برازای کاک جلالی دوای بودن ببوره دوای در روز بودن مثلا تو مثلا فلان کسی یعنی من یان تزاندو یعنی کزی جرگم هاد بلن بجم نهش تا استا با نبون جنسی و ناسناماوانش که هیچ تاش نیمه هر بجم نهشتو ولاتی خومه زور باشا کاتێکە لەو کاتانەی کە دیێنەکە هەندێک جار نەتیجەی داهاتەوە سەتانەوە تو 4 و پوینتەوە تۆ کچی فلانە ماڵی پەیوەندی لەگەڵ چەند ماڵێکە زۆر باش و لە تەوێڵە لەگەڵ ماڵێکی خاتوونێکە پێم وایە ویدا نەسرەدین بوو لەگەڵ ماڵی دایەشەونم لەگەڵ چەند ماڵێکی ترا ئەوە تعاملێکی زۆرت هەبوو ئێستا ئەوان تعاملیان چۆنە لەگەڵ چا پەیوەندیت هەیە لەگەڵ ئەو خێزانانە هەر یعنی یا کام لەو خێزانانە باوەڕی وایە کە هێشتا هەر تۆ کچی ئەوانیت چەند پرسیارێکی قورس من تۆشی مووقف دەکەین باید بە شیوازێکی تر وەڵام بدەم ئێستاش یعنی یەکەم جارە لە ڕاگەیاندن ئەو بەحسە دەکەم و چۆن کوڕە خۆمانی کاک جەلال تاکە ئافرەت لەسەر زەوی بوونی دایک بۆ منەدە لەیلا خوشکی گەورەی ویدایە و تاکە پیاو کە بوونی برا بۆ منەدە کاک شاکر برا گەورەی ویدایە بە چه هۆکاری نەیان هێشتمان بە ئایلەی ڕاستەقینەی خۆم شاد بم نازانم بەڵام نەمەوێ نفسی لەوە زیاتر ماندوو بم کە معاملە بکەم لەگەڵیان هاتوچوو بکەم کچیانم کچیان نیم لەو گومانە بم ئیتر نەک مەسەلەن بەحس مەحرەم و نامەحرەم هەیە بەحس ئایلی هەیە تێکەلاو بوون مەسئولیەت ئەرکەکان نەمەوێ زۆر نزدیک بم حسارم ناردوو بەس هەندێک جار کەم و بیش باڵە نەگەڕێتەوە بۆ ئێران یا سەردانت نەکردوێتەوە خێزانە یەکەمینەکەی ئێران هیچ پەیوەندیەک تێ لەگەڵیا ساڵی پیش بۆ من سەردانە ئیرانم کرد دوای کە جنسی و نفوسم لێم وەرگیرا لە هەریمی کوردستان لە ئیرانیش حالیان نەتوانم سەردان بکەم بەس محاولە دەکەم بزانم دەتوانم پاسپۆرتە ئیرانیکەم چارەسەر بکەم بۆ ڕۆمیانە و بەڵام بوو نەوروز دایکم و برام و براژنم و برازام لە ئیران هاتەبوون میوانە من باسیەوەت کرد کە
نفوسیان تەسکەرەی ئێرانیان لێوەرگرێت و تەسکەرەی هەرێمیان داوێت ئێستا هیچ کێشەیەکی ئیداری هەیە لە هەرێم هیچم نییە لە هەرێمی کوردستان لە عێراق هیچم نییە لە ئێران تەسکەرەی ژیان کامێرانەکەت نییە نانیمە لە بەغدا ڕێگەریان کرد هێشتا خاوەن جنسی و نفوس و تەسکەرە و پاسپۆرت و هیچم نییە لە سەیتەرە بەدام و چاودم ناسان سەلام عەلەیکۆم فلانە کەس یا ئەگەر کەسی لەگەڵام بێ لە هیچم نییە لە ئێرانیشی سەنەماوە سەتۆ خەڵکی هیچ کامێکیان نی بە وەلا نازانم تر لە ئاسمان هاتم مۆجێزە نیمێ بەڕاستی چم نییە بچیتە زانکۆ و لە زانکۆ بخوێن ئەو کاتە من هاوناز بووم ئەو کاتە هاوناز بوو باڵێ نفوس و جنسی هاوناز پاسپۆرت هاونازم هەبوو لەسەر ئاوایلە هەم بوو دوایی ئەو کاتە ئیرانیش هەبوو مەریەمیش بووم بەڵام کە دوای برای هاوناز دایەکی هاتان سەکاڵایان کرد جنسی و نفوس و پاسپۆرتە هاونازیان لە من ساندەوە ئەو لەش پاسپۆرتە ئیرانیم ئەکسپایر بوو بووم تازەیان نەکرد بەڵام هەر مهاوەلە دەکەم ئینشاڵڵا تازە بکەن ئیتر ئێستا کە لە هەردوو نفوس بوویت باشە خان دەمانوێت زیاتر بینەرانیش دڵنیام دەیانوێت زیاتر لەسەر ژیان بزانن دەردەڵەکانی ژیان باس بکەن ئەوەی کە تاوان دەزانم خۆت کچێکی چست و چالاکی بۆ ئاسانیە دانانیشی خەریکی خەفەت خواردن و گریان و ئەمانە بیت خە بینەر زیاتر حەزەکە لەسەر تۆ بزانێ بەچیەوە سەرقاڵی جگە لەسەر قاڵبوونەکەت وە ئاوەتەکانت چین بەرنامەت چی هەیە من خەریکە نووسینە کتابە ژیانەمە ژیاننامە خۆم لەگەڵ هاوڕێی زۆر خۆشەویست برای عزیزم کاک سیروان عەباس بەیەکەوە دەنووسین و حەزم بوو ڕێکخراوی دانم بە چالاکی لە بۆوار جینۆساید بۆ کەیسە جینۆساید ناساندنە جینۆساید لە ئاستە عالەمی بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونە جەنسی و نفوس ناتوانم ڕێکخراوە دادەمەزرێنەوە ئەو پلانەم هەمووی جاری ئستۆپ کراوە لە ئەنجومەنە وەزیران داوام دەکەم لەسەر مەلاکە پارێزگای هەڵابجە وەکو مناڵەکانە ونبووی کێتر دۆزرابوون تاعین بووم بەڵام بەهۆی ئەوە کە زانکۆم لە هەولیر بوو شون نیشتەجێبوونم لە هەولیر بوو نەقڵ ئەنجومەن وەزیران کراوە زۆر باشە ئیتر با پرسیارێکی قورسترت لێ بکەم ژیان طبعا حپای ئەوەندە حتمما داخوازیکەرت دێت لا إله إلا الله هەیەی خۆچی بڕیاری زەواجت داوە کەس هاتووە بە دڵت بێت یا ئەوانەی کە دێن بە دڵت نییە بۆیە بڕیارت نەداوە پرسیارە توخوا ژیانی هەر هەمومانە طبعا ئەوش خۆی داناوە بڕۆ بۆیە دڵە ژیانی هەمومانە پیرۆزە تۆ هاودەردی طبعا يعني وەکو هەر کەسی تر منیش ئێستا تامەنم سەر و 31 ساڵە ڕێکلام نابێ ینی مەبەست پیش هاتووە طبعا زۆریش بەڵام یەکێک لە هەوکارەکانی کە تا ئێستا زەواجم نەکرد بۆ ئەو کەیسێ نەبوونە ئایلەی خۆم و نەبوونە پشتۆپەنای خۆم و نەبوونی ناسناوە و نفوسە خۆم بوو بەڵام ئیتر مەهامی خۆبەخشام کاک ئەیات کە وەکو برای گەورەمە چوو بە دوواداچوونی کرد دەتوانم زۆر باش ئیتر بزانم قسمەت و نەسیب چییە بە ئیشاڵڵا هەیە یعنی چۆن یعنی هیچ شتێک لە ئەرەدادا هەیە لە ئێستادا ڕەنگە بەم نزیکانە بۆ منە زەواج بکەیت وەک کوور دەڵێ گۆچانی خۆت خۆدانە ناوە نا کەسێکی تایبەت هەبێ نا بەس ترکی هات بزانیم قسمەت و نەسیب قسمەت و نەسیب چی بڕیاریەوەت نەداوە کە بڵێ من زەواج ناکەم نا سەرەتا کە داهاتی چاوەڕێ یەکلایکردنەوەی دۆست دەکرد ئێستا یەکلای نابێ بە ئەم لە ژیانە خۆم لە دەست نادام تر لەو تەنیاییش ڕزگارە زۆر باشە چیتر هەیە کە بینەر دەیەوێت بزانێ لەسەر وەڵاهی خەڵک زۆر لە کاتی کە نفوس نازۆیان لە من ساندە بوون دوای مەریەم بووم دوای هیچ کەس بووم دوای بووم بە ژیان دوای ینی ژیانیش ئێستا هیچی نییە خەڵک گوتن کە ینی یەک گەلەیی هەم هەبوو لە خەڵکی کوردستان ئەوانە کە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتی دڵم زۆر شکاڵیان بەڕاستی با بینە خۆمان بمێنە خۆشک و برایی خۆمان و ڕاگەاندە خۆمان یەکۆم شت زۆر سوپاسێ هەموو ڕێکخراوە مەدەنیەکانە کوردستان و هەموو کاناڵەکانە ڕاگەیاندان دەکەم لە هەڵابجەوە یەکۆم ڕۆژ هاتام تا ئەم دەقێ کە بەڕاستی پشتۆپەنایەمان بوون و دەنگە مانیان گیاندە بوو بە هەموو خەڵکی کوردستان
جگل یک دستگاه میدیایی که استا بایکوتم و بلک لیستم للاین خودتا نزنین که ایتر لو زیادتر نچم. بلام کاتی که قرار محکمه درچو به بریار برز حاکم پجاره لحولیر که من جیان کامرانم من زور خوشحال بوم، یعنی زور گریام لخوشحالی گریان فرمیس که خوشحالیم بو. خلق گوتن خوب ناسنامه سوئدی دور نگرد، ناسنامه کانادی نیه اوانه. باور بکن به هر چی که قبول تانه قبول مه. اگر روزی ولات دروا خوابن ناسنامه بم اوانده خوشحال نامم که لولاتی خوم. من لپناو او خاکه بو که آواره بوم، حتی بوم، به کس و کار بوم، دایکو باو کامل دستم چو به تنیاجیم، استاش به تنیاجیم، یعنی هموش دانه لبر خاطر که کرد بوم، او کار ساته به سرم هات. لدی ان ای هم اثبات بو کردم، ل اوراق و اشتکارم هموی اثبات کراو بو که کردم. خلک حلب جام ل ورقکان ایران هموشتی شاید حالکان دایک ایرانیم هاتو محکمه سلیمانی. ای تو لولاتی خود و مادام خوان جنسی و نفوس نبی خوان لولاتی تر بکو اگر مجبور بم بر روجی لروجان برون و خوان جنسی و نفوس بم لولاتی تر قد دلم اوانده خوش نابه که ژیان خان خەڵکێکی زۆر یان بە تایبەت لە چینی گەنجان دەیانەوێ وڵاتە بەجێبڕن و بەشێکیش بەجێ هێشتون. تۆیە کە بەشێکی تەمەنت لە دەرەوەی وڵاتی خۆت بەسەر بردووە. چیان پێڵی دەرەوەی وڵات چۆنە بینی؟ ئەخۆ نیشتیمانی خۆت یاخود نیشتیمانێکی بێگانە خۆشتر و باشترە بۆ ژیان؟ من ایران به من نیشتیمانی که بیگانه نزانم، چون لوه ژیام لوه فێر زمان بوم لوه یعنی پناه من بو ایران براستی و تا ماوی که 6-7 سالی نمزن، یعنی تا 18 سالی نمزانی که خلک ایران بلام مزانی که منالا آیله نیم. بلام باور بکن به قناعتی خوم بکو کسی که ایت ایران زان کم توام که ایران جیام راست فرهنگ کان من بکو تقریبا نزدیک. باور بکن هیچ شتی لدنیا ولات خود نبه، هیچ شت لدنیا او ارزنیه که سردانی لسری اخوی او نیه مالم لهولیر خوشه جیانم خوشه بلام که اگرم حلاب جه سیطره حلاب جدم و خیش او بشی که لخومه از یعنی ایتر شهر به شهر جوازی ایتر حساب بکن ولاد به ولاد استادم تماشا بکن او کسانه که لدر و جیان همویان خریک بینوا ورده راسته مثلا خوان جنسی و پاسپورت بون ایما هر کس دلن سنگ لشون خوی قرصایی هیه و یعنی ابد لشون خوی قرصایی است مثلا لگر ریزم بو او برزانه که دن لمالکان خلق خدمت بکن خلق ولاتانی تر مثلا فیلیپین و اندونزی و مالزی و قنا اوانن لوانه لولات خویان دکترایان هبه ماجستریان هبه بس که دل لولات ایما بکو جوری تر تماشا دکن ایماش بچیم لولاتی تر شتی که وای او ها تماشا مانده راست ولات ما جیان زور قرصه زور زحمته محاول دکم انشالله لم دعایی جیان من قرص نبه توزی باشتر یعنی جیان خوشه به انشالله همون با همون خلق انشالله پەیوەندیەکان لەگەڵ خێزانی یەکەمتمدا زوو ئێستا لەڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندی هەیە ئەوە کە ساڵێکە ڕۆشتویتەوە ئەوانیش بەتایبەت نەورۆز هاتووە بەڵێ جگەل لەوان کیتر سەردانتەکە لە هەڵەبجە بەتایبەتی بۆ هەولێر گلەیم هەیە لە هەڵەبجەیەکان نایەن لەلام درەنگ بێن من داکە ماڵم کراوە ماڵ من نییە ماڵە هەموو خەڵک هەڵەبجە من یەک دو ماڵم هەیە یەک دو برادر زور باش و خوشویستم هی که آیلین مال ماموستا منظر کاکین که زور عزیزن لحلب جدین للا منچه مال تحت مال کاک لقمان مالی ماموستا رباز مال ماموستا فرهاد قادر اوانه یعنی زور مالکانی زور باشن با من و هاوڕێکانی زۆر باشن باڵێ ئێستاش ژیان خان من بە کورتی دەمهەیە باسیەوە کە ژیان ئێستا پێویستی بە چییە؟ جنسی و نفوس پاسپۆرت کاتە نیشتمانی وەزیرانی دەیەوە هەموو وەزیرەیە بینی نه حەق نییە حکوومەتە هەریم بەڕاستی هیچ قوسوری نەبوو بەرامبەر کەیسە من منەوێ پرسیارە بکەم بە تایبەتی کابینەی پێشووسەرۆکی ئەنجومەنی وەزیران پێم وایە هاوکارێکی باشتر بوو طبعا باڵێ چی بۆ کردیت؟ شونی نیشتەجێبوون ئەمانی بۆ من دابین کرد بله حق خومه بس یعنی
من بۆکو خۆم کە تەماشا دەکەم دەبینم بۆ من زۆر گەورە بوو کە ئەم ماڵا و ماڵ نەبووم دامەزراندن حکوومەت بووم ئەوانش بۆ من زۆر گرنگ بوو سەرەتاییەکانیان پێداوی بەڵێ بەڵێ و ناوی هەڵبژارد ژیان کامران لە هۆن شەمێران ناوی هەڵبژاردوێ بوو ئەوە کە من لەسەر کەسی تر نابم ماوەی تر بن جنسیە لێم بسێنان بڵێن کەچی ئێمەیە کەچی ئێمە نیت بەڵام ئەو ئیشانە لە حکوومەتە هەریم ناڕوات لە وڵاتی ئێمە چۆن سار بخۆنیم چۆن وڵاتی خۆمانەوە سار بە حکوومەتە فێدراالین غەڵەتام گوت فێدرالی تا حکوومەتە فێدراالین دەبێت لە بەغدا بووم جنسی و نفوس دەربێت جنسی دەربێت ژیان باڵە خۆیان هەڵبژار بێ هەڵبژاردەی خۆیان زۆر بوو باشە ژیان خان من دەرفەتی کەوتۆم نەماوە ئەگەر تۆ دوایین پەیامت بۆ خەڵک بۆ بەرپرسانی وڵات بۆ نیشتیمانەکەت ڕووکەیتە کامێرەکە چیان پێڵێ بە تایبەتی بینەر ڕەنگە چاوەڕێی شتێکی زۆر تازەتر لێ بکە چیان پێ دەڵێ من یەکۆم شت سوپاسە خاکە کوردستان دەکەم ئەم ماوەیە کە من هاتام کوردستان بینیم زۆر نەهامەتی بوو لە وڵاتەکەمان زۆر خۆراگەر بوو و زۆر بە قووەت بوو مەمنونیانم هەر بەردەوام بین وڵاتەکەمان پێویستی بە ئێوەیە کە بە یەکە وڵاتێکی جوان و نازدارتەرمان هەبە ئیشاڵڵا ببوورە کوردیەکەم تەپۆتۆزەکە دەکو ئێوە ناتوانم غەسە بکەم زۆر باشی تۆ فێری هەورامی بووبی کوردیەکەش تر باش قیمەکەرم بەڵام دەمەوە دەرسەڵاتەکانمان چه کابینەی تازە حکوومەت چه سەرۆکایەتی هەرێم چه پارلەمانتارانە بەڕێز بە یەکەوە بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بە یەک هەڵویست بەرامبەرە ئەم هەموو دایکە ڕەشپوشەکانە ئەنفاڵ و کیمیاباران ئەم هەموو نەهامەتی کە بەسەر کەیسەمان جینوسایدەمان هاتووە تۆزی مووقفێکی جوان مەردانە تریان هەبە با مناڵانی ترکە دێن وەکو من دەربەدەر ئاوارە نەبن زۆر بە کورتی پێم وایە تۆ ئێستا گەر یەکێک لە ئێرانەوە پەیوەندی دەگەڵا بکا بڵێ من خەڵکی هەڵەبجەم چی پێ دەڵێ دەڵێ مای هەڵەبجە مای ئەم وڵاتە با کەیسام یەکلای بە ئەو کاتە بەڕاستی ینی بی هیچ یەک و دۆ دەڵێم تاوامە زۆر بە کورتی پێم بڵێ بۆچی کەیسەکانی هەڵەبجەیەک لای ناکردنەوە لە دوای زم ناکۆیە هۆکارەکەی خۆت بە چیە گەڕێنیتەوە سیاسەت تەبان زۆر باشە سپاس بۆ ژیان سپاس بۆ ئێوە بووە نەدۆزراوەکەی پارێزگای هەڵەبجە بۆ هیوایی کە ونبووەکانی پارێزگای هەڵەبجە نەبنە قوربانی ململانەی سیاسەتی نێوان لایەنە سیاسیەکان کە بە تایبەتەوەشی کە جێگەی تێڕامانە زۆر جار لە زۆنی سەوزن بەڵام هەر خۆیان دەیکەنە قوربانی سیاسەتی سیاست هەموو شتێکی دەکات گرنگۆیە ژیان بگات بە ژیانی بە پاسپۆرت جنسیە نفوس کارتی نیشتیمانی مێشتا کارتی نیشتیمانی من وەرنەگرتووە تۆ بۆچی تاخە بڵێ ژیان زۆر سپاس دەکەم بیدەبانی عەزیز من ژیانم تۆ جالال جیاوازێکەوە